زۆر چاکە کاک دکتۆر کام لەو سکیڵانەی لە دەرمانسازیە چ لە کۆلێژ بێت چ لە بوارەکەیە بێت لە بواری کارە هەڵبەت ئێوە فێری بوون و سوودتان لێ وەرگرتووە بۆ بواری تەکنەلۆژیا بە هەمان شێوە یعنی یەکتر بەستنەوەیەک لە نێوان ئەو دوو بوارەیە بەڕێی ئێوە لە ئەزمموی خۆتانەوە صراحة هەنی کۆمەڵک ڕەنگە دەرسمان خوێندبی لە کۆلێژ وەکو مێدیسڵ کێمستری یان ڕەنگی فۆرماتیک بەڵام ئەوانەی کە خوێندیومانە ئەگەر باس تەکنۆلۆژیاش کرای بە شش تیۆری باس کرایە ئەنی بۆ لە مێدیسڵ کێمستری فێری ئەوە بووین چۆن دەرمانێک لەگەڵ وەرگری خۆی بەسترێت ئەو سۆفتوێرانە تێکە بەکاری دێنی بۆ نەپێویستت بە مۆلکولەر دۆکینگە کۆمەڵک بە کۆمەڵک سۆفتوێرە بەڵام ئەوەی کە خوێندرێت زیاتر تیۆریە لە درۆگ ئینفۆرماتیک بە هەمان شێوە چۆنەتی دەستنیشانکردنی درۆگ تارگێت ئەو تارگێتی کە دەرمان ئیشی لەسەرەکات کۆمەڵک بەرنامە هەیە لە بۆ ئەوەی کە ئەوی شەبکە بەڵام وەکوی کە باسم کرد زیاتر تیۆری ئەنی ئەو شتانێک کە خوێندیومانە لەسەر تەکنۆلۆژیا یان لەسەر سۆفتوێر زیاتر تیۆری بووە و لەبەرەوە توان بڵێم پەیوەندی ڕاستەوخۆی بەهێز نییە لە نێوان هەردوو بەش دەرمانسازی تەکنۆلۆژیا بەڵام کۆمەڵک سکیل هەیە کۆمەڵک بەهرە هەیە وەکو کریتیکال ثینکینگ بیرکردنەوەی ڕەخنەگرانە یاخود چارەسەرکردنی کێشە پرۆبلم سۆڵڤینگ یاخود وردبوون هەر یەک لەو سکیلانە لەو بەهرانە کۆمەڵک سکیلن یعنی ئەتوانی دەرمانسازی فێری بی بۆ نەوەکو دەرمانساز لەسەرمانە هەموو شتێک لەسەر دەرمان بزین لەسەرمانە بزین کە دەرمانێک ناوەکەی چییە بە شێوەیەک بوونی هەیە دۆزەکەی چەندە بڕەکەی میکانیزمی ئیشکردنی چۆنە کارگەری لاوەچەکانی چۆنە لەگەڵ دەرمانێکە کار لێکات یاخودنا و لەوە زیاتر ئایا دەرمانەکە با بڵێن کە سناو لە شوورەوەمان چۆن خسو کەوتەکە ڕۆڵی با بڵێن کاریگەری خراپی ئەو دەرمانە لەسەر هەرێک لە ئەندامەکانی لەشمان چۆنە لەگەڵەوەش ڕێبەرەکانی ئەومان خوێندووە کە با بڵێن ڕێبەری دەرمان لە چ کاتێک لە چ نەخۆشیێک پێویستە کامە دەرمان بدرێت بەڵام ئەوەندە کافی نییە نی زۆر کەیس دێت پێویست بە کۆمەڵک سکیلە کۆمەڵک حاڵت دێتە پێشت تێگەی کە کۆمەڵک سکیل هەیە وەکو ئەنالایتیکەل ثینکینگ با بڵێن شکردنەوەی ئەو کەیسە چەندە زەرورە ئەو سکیلە هەبی بۆ نەزاری وە هەیە وا دابنێت کەیسەکە بیتن ئافرەتێک بی دووجانبی لە هەمان کاتدا نەخۆشی وەکو سیستمیکی کاندیدیاسی هەبی نەخۆشی کەڕووە کە لە ناوخۆیمدا بڵاویتەوە ئیدی لەو حاڵەتە ئەگەر وا دابنین ئەفۆتێریسیمبی کۆمەڵک دەرمانێت کە ئیش نەکا لە بۆ نەخۆشە بەس فلوکۆنازۆڵیشکە ئینفیوژن فلوکۆنازۆڵ ئەزاین کە دەرمانەکە لە حاڵەتی پرێگنانسی کاتیگۆری سیە لە دۆزی بەرز لە باڵێم کە بڕەکەی زۆرە بتە پرێگنانسی کاتیگۆری دی واتە بە کورتیەکەی تێراتۆجینستی دروست دەکات و ئەبتەوەی دروستبوونی کۆرپەلێک کە ناتەواوە کە کەم ئەندامە لەو حاڵەتە شتێکمانە پێ benefit outweighs risk ڕەنگە ئەنی ئەگەر ئەو دەرمانە بدەی بیتۆی کە منداڵەکە بە سەقەتی دەرسی ئەکرێ ڕوودەیان ئەکرێ ڕوونەدا بەڵام لەوە گرنگترەوە زەرورە تەرکیز کێسەرەوەی کە نەخۆشەکە دایکەکە ئەنی بە هیچ نوعی گیان لە دەستنەدا نەمریت لەبرەوە لەو حاڵەتە ڕەنگە ئەنی پێویست کە دەرمانەکە بدەی لەگەڵەوەی کازانی کارگەری خراپی هەیە چونکە سوودی دەرمانەکە زیاتر وەک لەو مەترسیەکە دەرمانەکە ئەیگەینی بە نەخۆشەکە لەبرەوە هەرێک لەو سکیلانێک کە باسم کرد لە دەرمانسازی ئەتوانی فێری بیت و هەرێک لەو سکیلانە کۆمەڵک سکیلن ئەتوانێت یارمەتی بدات لەوەی کە بەرەوپێسی لە هەر بوارەکەی دی تەکنۆلۆژیا بیە هەر بوارەشکە بیت میهرەبانی دڵسۆزی و لێزانی